کەواتە ئەخلاق بە تۆوێ لێو گیا نابێتەوە. ئەگەر جوان بێ جوانی، ئەگەر ناشرینیش بێ ناشرینی. ئەخلاق چ پێگەیەکیە لە ئیسلامە؟ پرسیارەکەن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی الئیسلام ئەفضل، باشترین ئیسلامەتی کە ئینسان پەیڕەوی بکات چییە؟ ئەفەرمێ حسن الخلق، بریتە لە جوانی و چاکی ئەخلاق. ئەخلاق بە معنای چییە؟ زانانە فەرمون ئەخلاق بریتە لە کۆمەڵێک هەیئەت کە بە ئینسانەوەیە، لێ نابێتەوە. ئیترە گەر بێت و هەیئەتی با بڵێن جەسەدی بێ، جەستەیی، یاخود هەیئەتی با بڵێن قەلبی بێ، ناودڵ کە تیایە کۆ بێتەوە، یاخود ئەگەر بێت و بڵێن هەیئەت بێ لە گوفتارە، لە قسەکردنە. جا هەردووکیشی چه هەیئەتی دڵ بێ، هەیئەتی دەم بێ، هەیئەتی لەش بێ، تەرکی هەیە، فعلی هەیە. یعنی هەر وەکو چۆن کۆمەڵێک هەیئاتی جوان هەیە کە ئەگەر لە دڵ و دەروون تا بوونی هەبێ، لە دەم تا هەبێ، لە کردار تا هەبێ، تۆ بەڵگەی ئەوەیە کە ڕەوشتت جوانە. بە هەمان شێوە کۆمەڵی هەیئات هەیە ئەگەر لە دڵت بیکەیتە دەرەوە، لە دەم تا لای بەری و پاکی بکەیتەوە، و لە کرداریش تا خۆتی لێ بپارێزی و نزیکی نەکەوی، تەرکی بکەی، و تۆ کەسێکی دیسان ڕەوشتە جوانە. کەواتە ڕەوشتی ئینسان بەچی ناشرینە بێ؟ بەوەی کە یەکێ لە هەیئاتەکان بێنێتە ناو خۆیەوە کە ناشرینە، و بەوەی کە یەکێ لە هەیئاتەکان لە خۆی بکاتە دەرەوە کە هەیئاتێکی جوانە. لە هەردوو حاڵەتەکە ئەو ئینسانە ڕەوشتی ناشرینە بێ. جا زانایانە فەرمون ئەم هەیئەتە چییە؟ ڕاسیخە، ڕۆچووە بەناو ئەو ئینسانەیە، بەبێ ئەوە بوونی نییە، بەوە ئەناسرێتەوە. خۆشمان ئەگەر دیقەت بین کەسانێکن بە دڵ پاکییان ناسینەوە، کەسانێک هەن بە زمان پاکی، کەسانێک هەن بە کردار پاکی، کردار جوانی ئەیان ناسینەوە. بۆ لەبەرەوەی هەم کردارەکە ڕۆچووە بەناو ئەوە، هەو ئەویش ڕۆچووە بەناو کردارەکەیە. بەعکسیشەوە کەسانێک هەن بە ناشرینی دڵ و دەروونیان یاخود زوبانیان یاخود جەستیانە ناسرێنەوە، بۆ لەبەرەوەی هەم کردارەکان کە ناپەسەند و ناشرینن ڕۆچوون بەناو ئەوە، و ئەویش ڕۆچووە بەناویانە. ئەمە لە لوغەیە. ئەخلاق بریتە لە هەیئەت ڕاسیخەت في النفس یا في الإنسان، بریتە لەو هەیئەتەی کە ڕۆچووە بەناو ئەو ئینسانەیە، بەبێ ئەوە ناناسرێتەوە و لێشی گیا نابێتەوە. کەواتە ئەخلاق بە تۆوێ لێو گیا نابێتەوە. ئەگەر جوان بێ جوانی، ئەگەر ناشرینیش بێ ناشرینی.